کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق گوایە نامەیەکمان بۆ بنێری ئەو نامە کە نووسراوە پەرت و بەڵاو بۆ لە هەموو شوێن و هەموو دنیای خوێندووە پێش ئەوەی بەدەستمان بە فەرمی بگاتن تا ئێستا بەدەستمان نەگەیشتووە بەڵام لە هەمان کاتیش ئێمە حەزمان دەکرد لە هەژدەی 12 هەڵبژاردن بکرێ کە ئەمە داواکاری ئێمە بوو ئەوان خۆیان گوتیان ئێمە پێمان ناکرێ و حەز دەکەین یا هەژدەی 2 یان پاش هەژدەی 2 بکرێ اینجا هەفتەی داهاتوو من احتمال سبەینە یان دوو سبەی نامەکە بە فەرمی بەدەستمان بگاتن و جەنابی سەرۆکی هەرێم هەفتەی داهاتوو فەرمانی هەرێمی دەردەکاتن بۆ دەستنیشارکردنی ڕۆژی هەڵبژاردن. زۆربەی خەڵک لە پشۆیە و سەفەری کردووە و لێرە نییە و دەچی و دێ و بەڵام ڕۆژانە پەیوەندی هەیە ڕۆژانە پەیوەندی لەگەڵ هەموو سەرکردەکانی سیاسیمان هەیە جەنابی لەسەر خەتا خۆمان لەسەر خەتین خەڵک پێشوازی دەکەین لە هەرێمی کوردستان یعنی کراوەیە لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان سەرکردایەتیەکێتی نیشتیمانی حیزبەکانی تر گۆڕانە هەموو بەردەوام پەیوەندی هەیە بەردەوام جەنابی سەرۆکی هەرێم دیداری هەیە لەگەڵیان ئێمە هەموو شتێک لەسەر بۆ شاشەی تلڤیزیۆن ناکەین ئیشی جددی دەکرێتن و ئێمە دڵنیاین چارەسەر دەکرێن ئەم کێشانە.